لە چاوپێکەوەندەکەی ئەمە خێرەی جەزیرەدا ئەلجەزیرەدا هەروەها لەوەی پێشوشدا هەتا ئێستا کە وەصفی تۆوەکە ئەڵێ زەعیمی ئەنسار بەڵێ بەڵام من لە هەفتەی پێنجی 2002 هیچ پەیوەندیەکم پیانەوە نەماوە. هەفتەی پێنجی 2002 من لە بیارە دەرچووم و پێشم وتون کە پەیوەندیم پیانەوە نامێنێت، خاستن دوایەوەی کە گیرام لە هۆڵەندا هەر لە ڕووی دینیە و لە ڕووی شەرعیەوە لە ئیسلامە ئەمیرێک فەرماندەیەک کە کەوتە زیندان یا دیل بوو فەرماندەیەتیەکەی ئەوەستێ بەڵام بڵێنێکی چکە لێ فەرماندەیەتیەکەکە ئەم ناتوانێت تەوجیه بداتەوە بۆ هەرچەنە لەم زمانەیە معقدترە. خۆ من لەم زمانە ناتوانم بە ئەنسار ئیسلام بڵێم ئەرێ مەفرەزەیە تەشکیلکەم بچنە سەر فڵان شوێن، چکە علاقەی هەیە بە جیۆپۆلیتیکی ئەو ناوچەیە بە جوغرافی عسکەریەوە بە کۆمەڵێک وەکو عەرەب پێڵە معطیات الواقع. خۆ من ناتوانم شتی وها بکەم. یعنی ناکرێت لە ڕووی چیەوە لە ڕووی جوغرافیەوە تۆ ناتوانین لێرەوە دەست بەسرم چۆنە من ئێستا چۆن تەلەفۆنێ بکەم بۆ یەکێک لەوێ هەم خۆم مراقەبم هەم ئەو لەبەرەوە خۆی زەعامەت و قیادە و ئیمارەتەکە هەر خۆی ئەکەوێ ئۆتۆماتیکی نامێن. یعنی من هیچ جۆرە علاقەیەکم لەگەڵ ئەوانە نەماوە وەکو ئەوی بڵم ئەمیریان بم مەگەر هەر وەکو جەماعەتێکی تر هەر حەسکەم یاخۆ خواسەریان هیچی تر نییە لە بزیاتر. باشە تا ئێستا بە چەندین هێرشی تر کە کرابێت هیچیان بە شێوەیەک نەکراوە کە لە دوورەوە پلانی بۆ داڕژاوێ بۆ نمونە بەڵێ ڕێتێ چێ بەڵام من بە هیچ شێوەیەک هیچ کەسە هیچ دلیلێکی لەسەر ئەوە نییە. دوایەوە ئەنسار لەوە دەرچوون کەیتر من تەوجیهیان بکەم چکە من هیچ پەیوەندیەکم لەسەر ئەوان نەبووەوە. دوای ئەو ئەحداسانەی تر کە ڕوویدا من وەختێک کە ئەمیریان بووین هەمومان لە بیارە بووین شەڕەکەمان هەر لە یەکێتی بووە هاتە سەرمە دوای کە بوو بە شەڕی احتیلال و ئەمریکاوەوان چوونە خوار و منطقەی عەرەبی ئەسڵا من هەر ڕازیش نەبووم بۆی بچنە منطقەی عەرەبی بەڵام ئەوە بڕیاری خۆیان